بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ چوونی جیاوازیان لەسەر کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان هەیە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش ڕای دەگرێت ڕێگەی سەلیم ئەوەیە کە پەرلەمانی کوردستان بە دەستەی سەرۆکایەتی ئێستاوە کارا بکرێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان برزۆ مەجید سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان، هەروە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ چوونی جیاوازیان هەیە. بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان باز لە هەوڵی کاراکردنەوەی پەرلەمان و گۆڕینی دەستەی سەرۆکایەتی ئێستای پەرلەمانی کوردستان دەکەن بە ئەنجامدانی ڕێککەوتنی سێلایەنەکە. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبارەی پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانەوە ڕای دەگەێنێت. هەڵبەستی کۆمەڵ لەبارەی پەرلەمانەوە نەگۆڕە و پێمان وایە پەرلەمان بە ناحەق و بە نایاسایی پەک خراوە کە دەستی بۆ پرسێکی یاسایی بردووە. وتەبێژەکەی کۆمەڵی ئیسلامی ئاماژە بەوەش دەکات لای کۆمەڵ ڕێگەی تەندروست و سەلیم بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەوەیە پەرلەمان بە دەستەی سەرۆکایەتی ئێستاوە کارا بکرێتەوە ڕۆڵی خۆی ببینێت. لا پێشتریشدا مەسعود بارزانی لە مانگی 11 ساڵی ڕابردوو پەیامێکی بۆ گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتیەکەی هەرێم بڵاو کردەوە و دوای پەیامەکەش سەرجەم لایەنەکان پێشوازیان لێکرد. بەڵام پارتی پرۆژەکەی بارزانی جێبەجێ نەکردەوە و پاشگەز بۆتەوە لە گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتیەکەدا. محمود محەممەدی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەاندووە ڕامان وایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە کارەکانی سەرکەوتوو نەبووە و کێشەی دروست کردووە، بۆیە پێویستە با ڕێککەوتنێکی سیاسی نوێ پەرلەمان کارا بکرێتەوە. لە دوایین کۆبوونەوەی هاوبەشی سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتیشدا وەفدی یەکێتی سێ پێشنیازیان داوەتە گۆڕان بۆ کاراکردنەوەی پەرلەمان کە خۆی دەبینێتەوە لە گۆڕینی سەرۆکی پەرلەمان. سعدی ئەحمەد پیرەی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیش لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕای دەگەێنێت گۆڕان تاوتوی پێشنیازەکەی یەکێتی دەکات. یەکێتیش پێی باشاموو لە یەک بەشدار بن لە کاراکردنەوەی پەرلەماندا. لە لایەکی ترەوە شۆڕش حاجی وتەبێژی بزوتنەوەی گۆڕان لە لێدوانێکدا ئاماژە بۆ دەکات دەبێت پەرلەمانی کوردستان بە هەمان دەستەی سەرۆکایەتی ئێستاوە کارا بکرێتەوە. دوایەوەی پەرلەمانی کوردستان دەستی بۆ هەموارکردنی یاسایی سەرۆکایەتی هەرێم بردوو ویستی بە شێوەیەکی یاسایی چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێم بکات. ئابڕارێکی مەکتەبی سیاسی پارتی لە 12 ئۆکتۆبەری ساڵی 2015دا پەک خرا. دوای تێپەڕبوونی ساڵێک و 7 مانگیش بەسەر پەخستنیدا تاوەکو ئێستا پەرلەمان کارا نەکراوەتەوە. دوبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچینە لای مامۆستا مەڕوان کە لە سۆرانەوە لەگەڵمان. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ڕای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەسەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان چییە و دەتانەوێت بە چ شێوازێک پەرلەمان کارا بکرێتەوە کە ئێستا لە لایەنە سیاسیەکان باز لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت؟ بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ ئێوەی بەڕێز و بەخێراتنی برای بەڕێزم کاک برزۆ دەکەم و سوپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە پەرلەمانی کوردستان پێشەوەی کە باسی کاراکردنەوەی بکەین بەڕاستی هەر ڕۆژێک کە تێدەپەڕێ بەسەر ڕێگریکردن لە پەرلەمان و لە دەستەی سەرۆکایەتی بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی خۆیان پەڵەیەکی ڕەشە لە مێژووی دەوڵەتداری هەرێمی کوردستان و پەڵەیەکی ڕەشە لە سیاسەتکردن لە هەرێمی کوردستان کە سیاسەتکردنی لە هەرێمی کوردستان بە ئاقارێکی ترسناک دابرد و بووە مایەی ئەوەی کە هاوڵاتیان متمانەیان بە لایەنە سیاسیەکان بە تایبەتی بە ئەو دوو لایەنە سیاسی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان لەق بێتن و قەناعەتیان وابێتن کە
لە کارخستنی پەرلەمانی کوردستان زەنگێکی مەترسیدار بوو بۆ مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانیش ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش کە لە سەرزاری وتەبێژەکەی ڕایان گەیاندووە قەناعەتمان وایە بەو دەستەی سەرۆکایەتی ئێستا پەرلەمان دەبێت کارا بکرێتەوە گەر قسە لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێتن چونکە تاکە لایەنێک کە دەسەڵاتی گۆڕانکاری هەیە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پەرلەمانتارن ئەویش بە ویست و ئارەزووی دەستەی سەرۆکایەتی کە ئارەزوومەندانە بۆ خۆیان نامەی دەست لە کارکێشانەوەیان پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکەن و لە ژێر هیچ فشارێک و لە ژێر هیچ ئیتیفاقێکی سیاسی و هەڕەشەیەکدا پەرلەمانتاران بە بەڵێیان نەخێر وەڵامی نامەی دەستەی سەرۆکایەتی بدەنەوە و هەر کاتێکیش ئەو پەرلەمانە بەم شێوازە کاراکرایەوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی شان بەشانی فراکسیۆنەکانی دیکە هەوڵێکی بەرچاوی دەبێتن و لە کاراکردنەوەی پەرلەمان ڕۆڵی دەبێتن و لە هۆڵی پەرلەماندا وجودی دەبێتن بەڵام بە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە ئاوتکردنی بزوتنەوەی گۆڕان یان گۆڕینی دەستەی سەرۆکایەتی بەبێ ئیتیفاقی ئەو پێنجلایەنە سیاسی کە ئەمڕۆکە زۆرینەی پەرلەمانی کوردستانیان پێکهێناوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشداری ئەو کاراکردنەوە ناکاتن و بایکۆتی ئەو دانیشتانە دەکات. بەڵێ زۆر باشە کەواتە ئێستا بۆچوونیەوە هەمان بۆچوونی ڕابردووە و نەگۆڕە لەبارەی ئەوەی کە پێویستە پەرلەمانی کوردستان بەم دەستەی سەرۆکایەتی ئێستا کارا بکرێتەوە. هیچ گۆڕانکارێک بەسەر بیر و بۆچوونی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داناهاتووە و ئێمە گوتومانە دەستەی سەرۆکایەتی هیچ کارێکی نایاساییان ئەنجام نەداوە هیچ تاوانێکی گەورەیان ئەنجام نەداوە کە سزا بدرێن بەڵکو فراکسیۆنەکان چوار فراکسیۆنی گەورەی پەرلەمانی کوردستان هەمواری یاسای سەرۆکایەتیان پێشکەش دەستەی سەرۆکایەتی کردووە و دەستەی سەرۆکایەتیش ئەو هەموارەیان خستۆتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان ئەوە بوو بۆی کە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرێتن ئێمە لەسەر ئەو هەڵوێستەی خۆمان سوورین و گوتوشمانە ئێمە کاتێک کە ئەو پەرلەمانە بەڕاستی شەرعیەتی یاسایی خۆی دەبێتن و هاوڵاتیان دڵی پێخۆش دەکەن کە بەو دەستەی سەرۆکایەتی ئێستا کارا بکرێتەوە و ئێمە لەسەر هەڵوێستی خۆمان بەردەوامین و هیچ گۆڕانکاریەک بەسەر هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیدا نەهاتووە. بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسەلەیەوەی کە باز لە هەوڵی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکرێت بە زۆرینە لایەنی یەکێتی و پارتی و بە هاوکاری مەسەلەن لایەنی سێەم پێتان وایە ئەوان دەتوانن بە زۆرینە پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە؟ قەناعەتم وایە مەسەلەی زۆرینە لە ڕابردوو تەجروبە کراوە و شکستی هێناوە فەشەلی هێناوە و ئەمڕۆکە وەکو گوتم پەرلەمانی کوردستان وجودی هەیە و پەرلەمانی کوردستان شەرعیەتی یاسایی خۆی هەیە شەرعیەتی یاسایی خۆی لەدەست نەداوە بەهێزی سەربازی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کراوە کەنێتەوە ناو هۆڵی پەرلەمان و بێتەوە باڵەخانەی پەرلەمان و دەوامی خۆی بکاتن و ئێمە وەکو گوتم مەسلەی زۆرینە و کەمینە نییە زۆرینە و کەمینە لە یاسا دەرکردن و لە بڕیاردان و لە هەمواری یاساکان کاری پێدەکرێت ناو پەرلەمانی کوردستان نەک لە ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان و دوو لایەنی سیاسی یان چەند لایەنێکی سیاسی لە پشت پەردەی ڕەشەوە ئیتیفاقی سیاسی بکەن و چەند لایەنێک ئاوت بکەن بڵێن بە زۆرینەی دەنجی پەرلەمانتاران پەرلەمانمان کارا کردەوە قەناعەتم وایە پەرلەمانتاران بچنە ژێرباری ئەوەی کە پەرلەمانی کوردستان بە زۆرینە و کەمینە کارا بکرێتەوە لە مێژووی پەرلەمانتاری خۆیان هەڵەیەکی مێژووی کوشندە دەکەن. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێم وڵای بەڕێز دەگەر بچینە لە هەولێر لای کاک برزۆ. کاک برزۆ سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بەر لەوەی کە بینە سەرەوەی کە چەند ڕێگا هەیە لای فراکسیۆنی گۆڕان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەمەوێت بە دیاریکراوی سەبارەت بۆ پێشنیازانێکی یەکێتی نیشتیمانی پێشکەشی بە بزوتنەوەی گۆڕان کردووە چیە کە تاکو ئێستا بە فەرمی سێ پێشنیازەکە بڵاو نەکراوەتەوە چەندە ڕاگەیاندنەکان باسییان لێکۆ سێ پێشنیازەکە بە دیاریکراوی چین و هەڵوێستیەوە چی بووە لەو بارەیەوە؟
سلااو ڕێزم بۆ جەنابتان و بۆ بینەران و سلاوی تابێتشم بۆ برای بەڕێزم مامۆستا مەڕوان گەڵاڵی. زۆر سپاس. سەبارەت بەوەی کە کۆبنەوەکەی یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ بستنەوەی گۆڕانە سەرکردایەتی هاوبەش ئێمە پێشتریش باسمان کرد لە ئەعلامی شاری پێدە لە گریمانی ئەوەدا ئەگەر یەکێتی نیشتمانی داوای گۆڕینی سەرۆکی پەرلەمان لە بستنەوەی گۆڕان دەکات ئێمە پێشتریش ڕامانگەیاند بوو ئەوە داوای پارتی دیموکراتی کوردستانە هەرچی یەکێتی نیشتمانی کوردستان نییە بێت داوای پارتی دیموکراتی کوردستان بگوازێتەوە نەقڵکا بۆ ئێمە بۆیە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان خۆی باش دەزانێت ساڵی وەک زیاترە پارتی خۆی ئەو داوای لە بستنەوەی گۆڕان هەیە کە ئێمە سەرۆکی پەرلەمان بگۆڕین بەڵام هیچ بیانوێک نییە ئێمە سەرۆکی پەرلەمان بگۆڕین کێشەی جەوهەری لە هەرێمی کوردستان هەمومان زانین کێشەی سەرۆکی هەرێمە لە 19 ئابی 2015 ویلایەتەکەی کۆتایی هاتووە و کورسەکە چۆڵ نەکراوە بە نایاسایی ئەو کورسە بەڕێوە دەبرێت بۆ یەکێتی نیشتمانی کوردستان جگە لەوەی وەڵامی لە ئێمەوە گرتەوە کە ئێمە بە هیچ پێشنیازێکی لەوە جۆرە ڕازی نابین بەڵام سێرەکە لەوەدای خۆشی پێشتر دەزانی کە ئێمە پێشنیاری گۆڕینی سەرۆکی پەرلەمان ڕەت دەکەینەوە چونکە هیچ قانونێکی تێدا نییە. بەڵێ زۆر باشە بەس بە دیاریکراوی ئەو سێ پێشنیازە چی بوون یانی ئەوەنێ کە خراونەتە بەردەستی ئێوە و ئێوە ڕەتان کردوەوە سێ پێشنیازەکە بە دیاریکراوی چی بوون؟ من لە ئەندامی وەفدەکە نەبوومە لە کۆبنەوەکە بەشدار نەبوومە وردەکاری پێشنیارەکان بوو چۆن بۆ چۆن نەبووە من ناتوانم لێرە بەدیقەتەوە بۆتانی باسکەم بەڵام ئێمە هێڵە گشتیەکە و هێڵە سەرچەکە باز دەکەین کە مەبدەی گۆڕان و بڕیاری گۆڕانەوەی ئێمە بە داوای پارتی و بە داوای یەکێتی و بە داوای هیچ لایەنێکتر ڕازی نابین بۆ گۆڕینی سەرۆکی پەرلەمان. زۆر باشە ئەو ڕێگایە کامەیە کە لای ئێوە هەیە بۆ مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان مادام بە داوای یەکێتی و پارتی ڕازی نابن بۆ مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان؟ مەسلەی کاراکردنەوەی پەرلەمان یان مەسلەی دەست بەکاربوونەوەی پەرلەمانی کوردستان لە لای بزنەوەی گۆڕان دوو مانای هەیە نابێ بەسییان. مانای یەکەمیان بریتە لە گەڕانەوەی سەرۆکی شەرعی پەرلەمان بەڕێز دکتۆر یوسف بۆ سەر کاروبارەکەی و کارابوونەوەی پەرلەمان. مانای دووەمیشیان بریتە لە گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتەکە هەرێم سەرۆکایەتی هەرێم حکوومەتی هەرێم اینجا پەرلەمانی کوردستانیش کەواتە یان سەرۆکی شەرعی پەرلەمان بگڕێتەوە سەرکارەکەی و پەرلەمان دەست بەکار بێتەوە یاخود ئەوەیە سەرۆکی پێشووی هەرێم کە ئێستا لە پۆستەکەیەتی گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم بکرێ گۆڕانکاری لە سەرۆکایەتی حکوومەت بکرێ اینجا ئێمە ئەو کاتەش گۆڕانکاری لە سەرۆکایەتی پەرلەمان دەکەین. جگە لەو دوو مانایە هیچ مانایشتر هەڵناگرێت کاراکردنەوە لای بستنەوەی گۆڕان. یعنی هیچ مانایەک ڕێگەی سێم نییە بۆ گۆڕینی سەرۆکی پەرلەمان؟ باسم کرد دوو مانای هەیە و نابێ بەسییان لای ئێمە. بەڵێ زۆر باش ئەی سەبارەت بەوەی کە ئەمڕۆ ئەندامێکی مەکتەبی سیاسیەتی باسی لەوە کردبوو کە ئێوە وەکو گۆڕان تاوتوێی پێشنازی گۆڕنی سەرۆکی پەرلەمان دەکەن ئەوەندەی کە بەڕێز داگادار بچ لە ناو فراکسیۆن و چ لە جواتی نیشتیمانی و گشتی بستنەوەی گۆڕان تاوتوی ئەم پرسەکراوە یاخود ئەمە وەڵام یەکلاکرێ و بە فەرمی وەڵامتان داوەتەوە کە ئەمە ڕەت دەکەنەوە. وەکو باسم کرد یەکێتی نیشتمانی کوردستان خۆی لەو ڕێکەوتنامەی کە لە حەفتەی مایسی 2015 لەگەڵ ئێمە کردی یەکێ لە بەندەکانی وەیە دەڵێ کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمانی کوردستان ئەمە خۆی یەکێتی بەشدارە لەو بڕیارە لەگەڵ ئێمە دوو یەکێتی نیشتمانی خۆی باش دەزانی پارتی چەندین جار خۆی داوای لە بستنەوەی گۆڕان کردووە کە ئێمە سەرۆکی پەرلەمان بگۆڕین بەو بڕیارە و بەو داوایە ڕازی نابین جا بۆ یەکێتیش ئەو ئەندامە مەکتەب سیاسی نازانم چی ئەو قسەی کردووە بەڵام ئەو ئەندامە مەکتەب سیاسی و یەکێتیش خۆی باش دەزانێت ئێمە بە هیچ جۆرێک تاوتوی پێشنیازی لەو جۆرە ناکەین لەوانەیە بۆ خۆیان ئەو قسەیان کردبێ ئێمە تەفەهومی وەزعی ناویەکێتی و جۆرا و جۆری و پێکدادانی لێدوانەکانی ناوێچێتیش تەفەهوم دەکەین بەڵام ئەمە زۆر ئیشمان بەو کێشە ناوخۆیانە یەکێتی نیە ئیشمان بە بزنەوەکەی خۆمانە کە بڕیاری بستنەوەی گۆڕان بریتە لەوەی ئێمە بە داوای نایاسایی و بە خۆفەرزکردن و خۆسەپاندنی هیچ لایەنێک قبول ڕازی نابین و قبولیشی ناکەین و سەرۆکی پەرلەمانیش ناگۆڕین بەو جۆرەی ئەوان داوای دەکەن. زۆر باشە ئەی سەبارەت بەوەی کە ئێستا باز لەوەکرێت کە بۆ نمونە پارتی مەرجی هەیە لە بەرامبەریشدا بزنەوەی گۆڕانیش مەرجی هەیە بۆ کاراکردنەوە ئێوە هیچ مەرجێکتان هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان؟ ئەمە پروپاگەندەیە بە دوای گۆڕاندا دەکرێت ئەمە ئەسڵ و ئەساسی نیە لە هەندێکی ئەلام یاخود لە ئەلامی سێبەردا دێ ئەم مەسەلەی دەخزێنە بازاڕە سیاسیەکە گۆڕان هیچ مەرجی نیە گۆڕان تەنها دەڵێ پارتی دیموکراتی کوردستان بە نایاسایی
کاری ناقانونی کردووە ئەسڵان ئەگە دادگا سەروەر بووە یاسا سەرەر بووە پارتی دەبووە بدرێ بە دادگا لە بەرامبەر ئەو مخالفە قانونی و ئەو کارە نایاسانە و ئەو پێشەلکاری یاسانەی کردوێتی بۆیە داواکاری ئێمە نەمەرجە نەداواکارێت تەنها دەڵێن ئەو مخالفە قانونی و پێشەلکردنی یاسانەی پارتی کردوێتی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کردووە وەزیرەکانی گۆڕانی لە وەزارەتەکانیان دەرکردووە و پەرلەمانی پەخستووە کاری نایاساین دۆخ هەرێمی کوردستانی تێکداوە ئەو تێکدانە دەبێت چاک بکرێتەوە دۆخەکە ئاسایی بێتەوە بە داوای ئاساییکردنەوەی دۆخ مەرج نییە بەڵکو چاکردنەوەی هەڵەیەکە بەڵام ئەمە پارتیە سەرڕای کارە ناقانونەکانی دەیەوێت خۆشی فەرزکا و داوای ناقانونی بکە و ئێمە سەرۆکی شەرعی پەرلەمان بگۆڕین کە پێی ڕازی نابین. بەڵێ سوپاس دەکەم دواتر بگرم وڵای بەڕێز مامۆستا مەڕوانگە بگەڕم وڵای بەڕێزت بۆچی بەڕێزت پێ وایە ئەگەر بە سێلایەنە پەرلەمانتاران بچنە ژێر کاریگەری ئەوەی کە بە سێلایەن پەرلەمان بە زۆرینە کارا بکەنەوە هەڵەیەکی کوشندەیە؟ خاڵەکە لێرانە مەسەلەی بە حیزبیکردن و حیساب نەکردنە بۆ ڕێی خەڵک و جەماوەر چونکە ئەوەمان لە بیر نەچێ پەرلەمان توانم بڵێم تاکە دەستگایەکە کە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکاتن خەڵک لەو هەڵبژاردنەی کە ئێستانەکە ئەو خولی چوارەمە کە ئێمە تێدا دەگوزارێنین هەڵبژاردنێکی نیمچەکراوە بوو یعنی خەڵک ڕاستەوخۆ دەنجی بە کاندیدەکانداوەوە نوێنەرانی خۆی هەڵبژاردووە لەبەرەوە دەڵێم کاتێک کە گوێ لە داواکاری خەڵک نەگرێتن و داواکاری خەڵک لە بەرچاو نەگیرێتن بە ئیتیفاقێکی سیاسی داواکاری خەڵک وەلا بندرێتن و زوڵمێکی سیاسی لە سەرۆکی پەرلەمان و لە دەستەی سەرۆکایەتی ئێستانەکە بکرێتن و دەستەی سەرۆکایەتێکی نوێ دابدرێتن بۆ چەند مانگێکی محەدەد کەماوە بۆ بەرژەوەندی دوولایەنی سیاسی ئەوە دەڵێم کە هەڵەیەکی کوشندەیە و لە مێژووی پەرلەمانتاری خۆیاندا تۆماری دەکەن خوازیارم کەوانەکەن و قەناعەتم وایە دائیمەن لە هەرێمی کوردستاندا خوازیار بووم کە سیستەمێک هەبایە بۆ لێپرسینەوە و بە دوواداچوونی ئیشوکاری پەرلەمانتاران و ئیشوکاری دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی کە هەر کاتێک کە دەستەی سەرۆکایەتی یان پەرلەمانتاران نەیانتوانی باکە ئەدایەکی تەندروستی پەرلەمانتاری خۆیان پێشکەش بکەن بۆی بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دووچاری لێپرسینەوە ببان بەڵام قەناعەتم وایە ئەو خولە خولێکی ئەکتیڤ بوو خولێک بوو کە توانی بێ گوێدانە فشاری لایەنە سیاسیەکان دەست بۆ پرسی هەستیار ببا و کۆمەڵە یاسایەکی جوان دەربکاتن لە پەرلەمانی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان و نقطە لەسەر حرف دابنێتن لەو یاسایانەی کە سیستەمی حکومڕانی بەرەو پێش دەبن بەڵام بە ڕێگریکردن لە پەرلەمانی کوردستان و پەکخستنی پەرلەمانی کوردستان و ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمانی کوردستان بێتەوە سەرکارەکەی ئەتوانم بڵێم ئەو خەونانەی کە فراکسیۆنەکان بویان بۆ ئەو 4 ساڵە کە بیهێنەدی بۆ خەڵکی هەرێمی کوردستان زیندە بە چاڵیان کرد کە پێشتریش ئاماژت پێکرد ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئەگەر کۆبوونەوەیکی پەرلەمان بەڕێوە بچێت ئەگەر ئەم سێلایەنە بیانەوەی دەستی پەرلەمان کارا بکەنەوە بەشداری ناکەن ئەی چۆن بەشداریکەن ئێستا ئەگەر کۆبوونەوەیکی تر بۆ کاراکردنەوەی پەرلەمان بە هەمان دەستی سەرۆکاتی ئێستا بەڕێوە بچێت بەشداری دەکەن؟ مەگوتومانە ئێستانە کار هەوڵێک هەبێتن لە ئارادا بێتن بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەو دەستەی سەرۆکایەتی کە ئێستانەکە هەیە لە هەر شوێنەکە بێ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشدار دەبێتن بەڵام جارێ هەر دەنگۆیە خوازیارم وانە بێتن 3 لایەنە 4 لایەنە 5 لایەنە فراکسیۆنەکانی دیکەن هەر کەسێکی دیکە بێتن کە بیەوێتن پەرلەمان بە زۆرینەی دەنجی پەرلەمانتاران کارا بکاتەوە بۆ گۆڕینی دەستەی سەرۆکایەتی گومانتان نەبێتن کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی مقاتعی ئەو دانیشتە دەکاتن و بەشدار نابێتن و هەڵوێستیشی دەبێ و بەیان نامەشدەر دەکات. زۆر باشە بەڵام بۆچی لەگەڵ ئەوەدانی کە بەم شێوەیە کارا بکرێتەوە خراپەکەی لە چیدایە؟ خۆی خراپیەکەی لەوەیدا کە بەڕاستی ئێمە گومان دەخێنە سەر هەڵبژارنەکان و خەڵک بێئومێد دەکەین لە هاتنە سەر سندوقی دەنگدان
چونکە ئەمڕۆ کە لایەنێکی سیاسی ئەو جورئەتە بەخۆی بداتن لایەنێکی سیاسی دیکە ئاوت بک کە دووەم هێزە لە هەرێمی کوردستان و دووەم دەنجی هیناوە دووەم فراکسیۆنە لە پەرلەمانی کوردستان طبعا خێری پێ نەکراوە نە بە بزوتنەوەی گۆڕان نە بە یەکێتی نیشتیمانی نە بە یەکگرتووی ئیسلامی نە بە کۆمەڵی ئیسلامی خێر بە کەسمان نەکراوە ئێمە بە ئیستحقاقی ئینتیخابی خۆمان ئەو کورسیانەمان وەرگرتوون وەکە بەشدار حکومەتی بنکە فراوانیش بووین بە ئیستحقاقی خۆمان ئەو پۆستانەمان وەرگرتوون یعنی خێرمان پێ نەکراوە بڵێ کاکە ئێمە لە خێر و سەدەقەی خۆمان پەشیمان بووینەوە و کاتێکە بۆ نمونە یعنی زۆر جار دەگوترێتن بزوتنەوەی گۆڕان یان کۆمەڵی ئیسلامیان هەر لایەنێکی دیکە وەکو کانەما لەسەریان فەرز کرابێتن کە لە پەرلەمانی کوردستاندا دەست بۆ یاسای سەرۆکایەتی نەبرێتن ئەگەر شتێکی وا لە هەیە بەو خەڵکەی بڵێن بۆی کە ئێمەش بەڕاستی معلوماتمان هەبێتن بەڵام قەناعەتم وایە مەسەلەی ئەو پۆستانە چ پۆستی سەرۆکی پەرلەمانە و وەزیرە بەڕێزەکانن و هەر پۆستێکی دیکەیە بە ئیتیفاقێکی سیاسی و بە استحقاقی ئینتیخابی و پۆستانە وەرگیراون لەبەرەوە ئیسلامی و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوام دەبێت. بەڵێ سوپاس دەکەم کاک برزۆ گەر بگرێن و لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێستان پێشتر باستان لەوە کرد کە دوو ڕێگە هەیە لای وەکو بستنەوەی گۆڕانەوەی کە سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە یاخود گۆڕانکاری لەرسی سەرۆکایەتێکە بکرێت. ئەی سەبارەت بۆ پرۆژەی کە پارتی هەبوو لەگەڵ لایەنەکان بۆ گۆڕانکاری ئەم پرۆژەی بۆ فەشەلی هێناوە کێ هۆکاری ئەو فەشەلەیە بوو؟ جارێ ئەو پێشنیارەی گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتەکەمە بەسی جەنابتەوەی لە پرۆژەکەی سەرۆکی پارتی هەبوو؟ بەڵێ بەڵێ بەڵێەوە پارتی و سەرۆکی پارتی خۆیانەوە پێشنیازیان کرد ئەو کاتە لە تەسەوری خەڵکیشدا نەبوو لە تەسەوری بەشێک لە حزبەکانیش نەبوو کە بزوتنەوەی گۆڕان پێشوازی لەوە پارتی بکە بەڵام لە پێناوی ئاسایی بنەوەی دۆخی هەرێمی کوردستان و لە پێناوی ڕەچاوکردنی دۆخی خەڵک کە دەزانانی ئێستا دۆخی خەڵک چەند خراپە لە ڕووی بژێوی و لە ڕووی سیاسی و ئەوانە لە پێناو سەرپێخستنەوەی دامدەستگا شەرعەکانیش گۆڕان ئامادە بوو پێشوازی لە وەفدەی پارتیکە کە وەفدی پارتیشات وتمان ئێوە خۆتان پێشنیازتان کردووە گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتێکە بکرێ ئێمە بۆ پێشنیازە رازین فەرموو با میکانیزمی جێبەجێکردنەکە دانین کە پارتی زانیان ئێمە پێشوازیمان کرد و جدین لە پێشواز جێبەجێکردنی ئەو بڕگەی گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتێکە ئیتر خۆیان پەشیمان بوونەوە هەرچەندە لە عورفی سیاسی و عورفی حزبی هیچ شوێنێکی ئەم دنیاە نەبووە حزبێک خۆی دەست پێشخەری بکە خۆشی لێ پەشیمان بێتەوە بۆیە ئەوە دیموکراتی کوردستان بوو لێ پەشیمان بووە و بەشێکیشی پەیوەندی بەو عەقڵەتێ پارتیەکە بە هیچ شێوەیەک باوەڕی بەدەستا و دەستکردنی دەسەڵات نەبووە لە هەرێمی کوردستان. بەڵێ یعنی ئێستا ئێوە وەکو گۆڕان ئامادەن کە ئەگەر ئەم گۆڕانکاریە بکرێت سەرۆکی پەرلەمان بگۆڕن ئەگەر گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێمی حکومەتدا بکرێت؟ عرضی جەنابتم کرد ینی کارەکردنەوەی پەرلەمان لای ئێمە دوو جۆرە جۆرێکیان گەڕانەوەی سەرۆکی شەرعی پەرلەمان دکتۆر یوسف بۆ سەرکارەکەی کارەکردنەوەکەی تریش بریتە لەوەی گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت و ئینجا پەرلەمانیش بکرێت ئەو کاتە ئێمە پێمان ئاساییە. بەڵێ زۆر باش ئەی هەڵوێستان چی دەبێگەر سێ لایەن یاخود دوو لایەن پەرلەمان کارا بکەنەوە و داژنێک بکەن بەبێ گەڕانەوە سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکایەتی بگۆڕن؟ جارێ ئەوەی پارتی کردی لە 12 ئۆکتۆبەر کودەتای ئینقلابە بەسەر دیموکراتیەت بەسەر پرۆسەی سیاسی و بەسەر باڵاترین دەستگای نیشتیمانی و یاسادانان کە پەرلەمانی کوردستانە بۆیە هەر هەوڵێک لە دەرەوەی یاسا هەر هەوڵێک بۆ ئەوەی درێژە پێدانی ئەم دۆخی ئێستا بێت درێژە پێدانی ئەو واقعە بێت کە پارتی دروستی کردووە ئەمە بەشداربوونە لە ئینقلابەکەی پارتی و درێژە پێدانی ئینقلابەکەی پارتیە. بەڵێ زۆر باشە بەڵام پێ دوایە ئەگەر پەخستنی پەرلەمان هەبێت ئاسایی نیە ئەگەر ئەو ڕێکارەش بگیرێتە بەر لە کوردستان چاوەڕێ ناکەن کە بەبێ گەڕانەوە مەسەلەن دەستی سەرۆکایەتی بگۆڕێت ئەگەر ئەو فراکسیۆنانە بە زۆری نەکۆ بنەوە؟ ئەوە وەکو دەڵێت چەندی بەچەند عەقڵەتێک حزبێک هەبوو بێ ئیمانی بە پەرلەمان و ئیمانی بە شەرعیەتی دەنجی خەڵکی کوردستان نەبوو بێ و ئەم دەگە پیرۆزانی خەڵکی کوردستان کە داویانە بە دروستکردنی ئەم پەرلەمانە بێ بە ناقانونی پەچکە هەر ئەم عەقڵەتێ بێ درێژە بە کودەتاکەی خۆی بدا ئەو حزبە بێ درێژە بە کودەتاکەی خۆی بدا و بەشێک لە حزبەکانی تریش ڕاکێشێ و ڕازیکە بۆ ناو ئەجێندا خراپەکەی خۆی ئەخر عەقڵەتێک خۆی لە ئەساسە ئیمانی بە پەرلەمان نەبوو بێ لە حاڵەتی کەوتووی پەرلەماندا بێ پەرلەمان جۆرێکی ناقانونی دیموکراتی ناسیاسی کاراکاتەوە کەمای چیت بەوە بێ ینی دڵی چیت بەوە خۆش بێ؟ بەڵێ
زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە بۆچی ئێوە کە پێشتر ئێستا مەسەلەن ڕەنگە پێشتر چوار لایەنە کە زۆری نەبوون دەتانتوانی پەرلەمان کارا بکەنەوە بۆ نەتانتوانی ئێستا هاوکێشەکە پێچوانە نەبووتەوە کە ئەم لایەنە نەپەرد بووبن و ڕەنگە لایانی تر زۆری نەبن بۆ ئەوەی کە پەرلەمان کارا بکەنەوە جارێ مەوزوع کارەکردنەوە پەرلەمان لە مەسەلەیان زۆر پەیوەندی بە چەمکی زۆرینە و کەمینە نییە چونکە کودەتایەک کارێکی ئابروبەرانە کە سومعی هەرێمی کوردستانی لە کەدار کردووە کە بریتە لە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بەهێز و پەخستنی پەرلەمان دۆخی هەرێمی کوردستان گەیشتە دۆخی چەقبەستووی جگە لەوەی معاشی خەڵک یاری پێکرا و موچێ خەڵک دەستی بەسەداگیرا بۆی خەڵک مەشغوڵ کرێ بە موچە و بە قوتی کێشەی سەرۆکایەتی هەرێمی بیرچێتەوە واز لەوە بێنە ئەوەی کە کراوە کوفری قانونە کوفری یاسایە بۆیە لێرە زۆر پەیوەندی بە چەمکی زۆرینە و کەمینە نیە ئەو کارەکردنەوەی پارتی لەگەڵ چەند حیزبێژ کە دەوێ بیکە مەسەلەکە چاکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان و سڕینەوەی ئاساوارەکانی ئەو کودەتای پارتیە بۆیە خۆ مەسەلەکە بە هەر ئێستا زۆر نێشکۆکەنەوە بچنەوە پەرلەمانە کارەکەنەوە ئەدی ئەو عیبە مێژوویە ئەو کارەساتە مێژوویەی کە پارتی کردی و پەرلەمانی پەخست و اینجا کۆمەڵێک حەزب بێن خۆیان بکەن بە شەریک لەو عیبەی پارتی لەو کودەتای پارتی بۆیە لەم حاڵەتەیاندا خۆی زۆرینە و کەمینە زۆر ئاسایە بەڵام حاڵەتەیاندا حاڵەتە کارەساتاویەکە کە سومعی هەرێمی کوردستانی پێلەکەدار بوو کە پەرلەمان بوو زۆر زاڵە بەسەر چەمکی زۆرینە و کەمینە کە ئەوەی پارتی دەوێ بیکە بەڵێ سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بێننەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتەوە میمۆری 32 گیگابایتەوە کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلیت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار هەمومان پێویستمان بە گەشتی ئیمانی و ڕۆحی هەیە سەفەرێک کە تۆز و گەردی تاوانمان لێ بکەکێنێ و لەوێچێ ئاوی بەراعەتمان پێ بنۆشێ لەگەڵ کۆمپانیای پارەزان ئامادەی ئەو گەشتە ئیمانی و ڕۆحیە بە بۆ مەکەی پیرۆز و مەدینەی منەوەرە بە سەرپەرشتی حاجی ئامانج و کەسانی شارەزا و ڕێبەرانی ئەزموندار لێرەوە پێتان ڕاگەێنین هاوکارتانە بین گەشتی عومرە بکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بۆ ئەوەی سکوونەتی ڕۆحتان بەرنەبن دیوارەکانی کەعبەی پیرۆز و دڵی گەرمتان بە ئاوی زەمزەم لە ئێوارانی ڕەمەزاندا فێنک بکەنەوە گەشتەکانی کۆمپانیای پارەزان بەم شێوەیە بێت 15 ڕۆژی سەرەتای ڕەمەزان 15 ڕۆژی کۆتایی ڕەمەزان سەر لە بەری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ خزمەتگوزاریەکانی وەک دابینکردنی ڤیزا و بلیتی فڕۆکە بۆ وڵاتانی جیهان کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و گەشت و گوزار کۆمپانیای پارەزان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستا مەڕوانگە بگەڕێمە و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێستا مثلن داواکاری هەیە بۆ گۆڕنی دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە تایبەتی لەلایەن پارتیەوە ئایا کێشەی کوردستان کێشەی دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان یاخود بە گۆڕینی دەستی سەرۆکایەتی کێشەکان چارەسەر دەبن ئەگەر کێشەکان چارەسەر دەبن بۆچی مەسەلەن کە سکرتێر لە ئێوە یاخود سەرۆک لە بزوتنەوەی گۆڕانە ئەو هەنگاوانانن کە دەست دەکات بکێشنەوە؟ یان من قەناعەتم وایە مەسەلەی دروستکردنی کێشەی دەستەی سەرۆکایەتی یان پەرلەمان یان ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان یان دەستبردن بۆ موچەی خەڵکی ئەوە هەموو هەنگاوێک بوون بۆی کە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم لەبیر خەڵکی هەرێمی کوردستان ببرێتەوە و خەڵک باسی بەنایاسایی مانەوەی سەرۆکی هەرێمی کوردستان نەکەن لەسەر پۆستەکەی و لەسەر کورسەکەی خۆیدا و چەندان قەیرانی دیکە وا کراوە دروست کراون چکە من دایمەن دەڵێم ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان دەستکردن دروست کراون کۆمەڵە قەیرانانێکن بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان فکر و بیر و هۆش و زەینی لە لای سیاسەتکردن و لە لای دەستا و دەستکردنی دەسەڵاتدانە بێتن مەسلەی دەستبردن بۆ ئەو سێ پۆستە من قەناعەتم وایە برایانی بەڕێز و خۆشەویستم پەیوەستە بە خودی تێکەڵچێشکردنی کێشەکان تێکەڵچێشکردنی مشکیلەکان دەنا ئەم پێم خۆشە ئەو لایەنە سیاسیانە بێن دەست لەسەر برینەکان دابنێن و پێمان بڵێن دەستەی سەرۆکایەتی چه وەکو بڵێ تاوانێکی ئەنجام داوە چ کارێکی نایاسایی کردووە بۆ ئەوەی کە هەموو کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەو ڕۆکە ئاڵێنراون بە قاچ و قولی دەستەی سەرۆکایەتی هەرێمی پەرلەمانی کوردستانەوە لەبەرۆ قەناعەتم وانییە من لە دوور و نزیکەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هیچ هەنگاوێکی نایاسایی نابێتن بۆی کە محاسبە بکرێتن و لە پۆستەکانی خۆیان لا ببرێن بەڵکو یەک کاری زۆر جەریانەیان کردووە لەگەڵ ئاستی هاوڵاتیان وەکو بڵێ داواکاری هاوڵاتیاندا بوون و توانم بڵێم ڕەبط و عیلاقەیەکی زۆر تونند و تۆڵ هەبووە لە نێوان دەستەی سەرۆکایەتی و سەرجەم فراکسیۆنەکان لەبەرەوەی قەناعەتم وایە زیاتر لە چوارچێوەی بڕیارە سیاسی حیزبەکان کە لە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دانەبوون دەستەی سەرۆکایەتی لەگەڵیان دانەبوون زۆر باشە بەس مامۆستا ڕای چیە کە هەندێک لە مەسەرەن باز لەوە دەکەن دەستی سەرۆکایەتی پەرلەمانی جۆرێک لە وابەستەبوونیان هەیە بە کورسیەوە ئەخۆی کاتێک دەبێ و قسەیە بکرێتن کاک حەکیمجان کاتێک کە ئەو خولە تەواو بێتن کە ئەو خولە تەواو دەبێتن بڵێن کاک ئێمە قبول ناکەین هەڵبژاردن بکرێت لە کورسەکانی خۆمان ناینە خوارەوە یعنی ئەگەر بۆ هەموو خولێک ئەو قسەیە دروست بێ ئەو خولە دروست نییە چونکە ساڵێک و قسوور ئەو خولە ئەو دەستەی سەرۆکایەتی لەسەر کورسەکەی خۆیان دانیشتون کەسش خێری پێ نەکردوون و بەدەنجی زۆرینەی پەرلەمانتاران لەسەر کورسەکانی خۆیان دانیشتون و ئەو خاڵەشت باز کرد کاکە بۆ ئەو دوو ئێوە و بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە سەرۆکی پەرلەمان سکرتێری پەرلەمان دەست لە کار ناچێشنەوە لە پێناو چ دەستە کار بچێشنەوە لە پێناوەی کە ئەو لایەنە سیاسیە بە تایبەتی کە ئەمڕۆ وەزی هەرێمی کوردستانی بەو ئاقارە دابردووە یعنی وای لێ بکرێتن کە ئەمڕۆی ئەوە بۆ بچێتە سەری بەیانی هەر شتێکی دیکەی بەدڵ نەبێتن پەرلەمانی کوردستان هەڵدەوەشێنێتەوە و ڕێگری لە سەرۆکی پەرلەمانی داهاتوش دەکاتن و هەر شتێکە لەگەڵ بەرژەوەندی حزبی خۆیدا تێک نەکاتەوە دانی پێداناینیت و قەناعەتیشی وایە کە هیچ شتێکی نایاسایی نەکردووە. بەڵێ سوپاس دەکەم کاک بردۆگەر بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێمە لە بەردەم چەند ئەگەرداین ئەگەر پەرلەمانی کوردستان بە زۆرینە کارا بکردو یاخود ئەگەر لایەنە سیاسەکان نەگەشتنە ڕێکەوتن ئەویش ئەوەیە کە پەرلەمانی کوردستان تا 6 شەرعیەتی دوای ئەمە شەرعیەتی نامێنێت و پەرلەمانی دەچێتە دۆخێکی ناشەرعی بوونەوە ئەنی چارەسەر چییە بۆ ئەم دۆخە بەر لە گەشتن بەو تەوقیتە جارێ ئێمە تەمەنا دەکەن نەگاتەوە دۆخە و دۆخی هەرێمی کوردستان ئاسایی بێتەوە سەرۆکایەتی شەرعی پەرلەمان بگەڕێتەوە سەر کارەکەی و
پەرلەمان بکەوێتە سەرپێ و کارەکانی خۆی بکە بەڵام خۆ ئێمە بۆ ئەو کاتەش بێگومان هەر ڕووداوێکی تازە هەر حاڵی تازە پێدە پێش وەکو بستنەوەی گۆڕان لە کاتی خۆیدا ڕێی خۆمان دەردەبڕین و پێ نامانوێت پێش ڕووداوەکان بکەوین لەسەر و ئەمانەشدا خۆ ئێمە هەمیشە وەکو گۆڕان ڕاماگەیاندۆ بە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە وادەی خۆیدا بکرێت لە کاتی خۆیدا بکرێت بۆی لە 6/11 دەکرێت هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکرێت. زۆر باشە بەڵام ڕەنگە ئەگەریەوە شەبێ گەر پەرلەمان کارە نەکرێتەوە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە وەکو خولەکانی ڕابردوو پێتان وایە ئەمە کارێکی دروستە؟ چ وڵاتێک چه هەرێمێک چه ئەندام پەرلەمانێک تەمەناوە دەکات پەرلەمانەکەی پەک بخرێ لە هەمان کاتدا چێ تەمەنا دەکات پەرلەمانەکەی تەمەنی درێژکرێتەوە بۆیە هەموو ئەوانە دەرهاوێشتەی کێشەی سەرۆکایەتی هەرێمن لە هەرێمی کوردستان نە قەیرانی دارایی بەم جۆرە هەبوو بەڵێ قەیرانی دارایی بەهۆی دابەزەنی نرخی نەفت و شەڕی داعش بەشێکی ڕاست بوو بەڵام بەشەکەی تری دروستکراو بوو پارتی کە هەژمونی خۆی زاڵە لە ناو حکومەتدا وای کرد کە قەیرانی دارایی زیاتر پەرەبسێنێ بۆی خەڵک کێشەی سەرۆکایەتی هەرێمی لەبیر بچێتەوە بۆیە هەموو ئەمانە دەرهاوێشتەی کودەتاکەی پارتی و کێشەی سەرۆکایەتی هەرێمن ئەگەر نانەجە ناوە دەو پرسیارە لە من دەکرد نە من وەڵامی ئەوەشم دەدایەوە کاگە پەرلەمانی کوردستان وادەی خۆی تێپەڕی و هەڵبژاردن نەکرا دەکەوێتە چ دۆخێکەوە بۆیە نە پەرلەمانتار و نە خەڵکی کوردستان هیچ حەزبولایەنێک حەز ناکە ینی پەرلەمانەکەی وای لێبێ بگاتەوە دۆخە. زۆر باشە بەڵام ئەوەی کە ئێستا گەر ئەو پێشنازەی پارتیە بێ و بە زۆرینە لە نێوان دوو هێزیان سێز پەرلەمان کارا بکرێتەوە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بگۆدرێت باشترە یاخود دۆخی پەرلەمان بەم شێوەیە ئێستا بمێنێتەوە؟ تۆ کە نەخۆشێک دەبێ لای دکتۆر بەهۆی نەخۆشیێکی گەورەوە تووشی چەندین نەخۆشی لاوەکیش بووە دکتۆرەکە دەبێ بێ نەخۆشە سەرچەکە چارەسەرکە ئین جوانی تر بۆیە ئێمە هیچ ئیشمان بەوە نییە کە ئەجێندای پارتی چێ بۆ درێژەدان بە کودەتاکەی خۆی چ حەزبێکیش بەگەڵی دەکەوێت جێ بەگەڵی ناکەوێت ئەوە هیچ کێشە ئێمە نیە کێشەی ئێمە سەرچاوی کێشەکانە کە سەرۆکایەتی هەرێمە و سەرچاوی عەقڵەتەیە کە ئیمانی و باوەڕی بە پەرلەمان و بە شەریعەتی دەنجی خەڵکی کوردستان نییە بۆیە ئێمە تاوەکو جەوهەری کێشەکە کە سەرۆکایەتی هەرێمە چارەسەری نەکەین هەر جوڵێشتر هەر پرۆسێشتر بکرێ درێژە پێدانە بە کودەتاکەی پارتی و نیوە ناچڵیشە. زۆر باشە بەڵام ئێمە پەرلەمان هەر بە پەخراوی بمێنێتەوە باش یاخود پەرلەمانێک کە کارا بکرێت و گوێرا لە حیزبەکان بکات و بە پێی ڕێکەوتنی حیزبەکان بجۆڵێتەوە کامیان باشترە؟ ئەی سەرۆکایەتی هەرێمێک بە ناشەرعی کورسێکی چۆڵ نەکرێ و سەرۆژی پێشووی هەرێم بە ناقانونی بەردەوام بێ و هیچ حزبێکیش بەرامبەری قسە نەکا ئەوە خوش قبول ناکە. بەڵێ مەبەستمەوەیە ئێمە پەرلەمانێکی کارامان هەبێت یاخود ئەوەی کە ئێستا ئەو ڕێکەوتنە کە باز دەکرێت سێ خۆڵەکە بۆ چیانی بۆ ئەوەیە کە لە داهاتوودا ببینەوە بە خاوەنی چ پەرلەمانێک ئەقنا مەسەلەکەوە نیە پەرلەمانی کوردستان کە پەخراوە خۆ کارەساتێکی سروشتی پەچی نەخستووە پارتی دیموکراتی کوردستان بە کودەتا پەچی خستووە ئەو حەزبانەی کە لەگەڵ پارتی زۆر خەمی کارەکردنەوەیانە بابچن داوە لە پارتی بکەن بڵێ کاکە تۆ پەرلەمان پەخستووە وەرە چاچکەوە بەڵێ واز لەو کودەتا بێنە با سەرۆکی شەرعی پەرلەمان و دەسێت سەرۆکایەتی بگەڕێتەوە دەست بە کارەکانی بکە بۆ بە دوای حیلە شەرعی و حیلەی ناقانونی بگەڕێن. زۆر باشە زۆر باشە بە سەبارەت بەوەی کە ئێستا ئەگەر پەرلەمان بەم دەستی سەرۆکایەتی ئێستا کارا بکرێتەوە یاخود زۆر باز لە زەرورەتی کاراکردنەوەی پەرلەمان دەکرێت هیچ لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەگۆڕێت یاخود لە ژیانی هاوڵاتیان هیچ وەکو مەبەست ئەو درێژکردنەوەی کە پارتی بە هاوکاری چەند حزبێک دەوێ بیکە ئەو کارەکردنەوەیە نەخێر ئەگەر پەرلەمانی کوردستان بەو شێوازە ئێستا کارا بکرێتەوە بەڵێ ئەمە جارێ گۆڕانکاریەکی زۆر گەورەیە و نەهێشتنی ئاساوارەکانی کودەتای پارتیە و تا ڕادەیەکی باش خستنەوە سەرپێی پرۆسی سیاسی و دامدەستگا شەرعەکانە لە هەرێمی کوردستان و گەڕانەوەی شەرعیەتە بۆ باڵاتری دەستگای نیشتمانی و یاسادانان ئەمە زۆر گرنگە بۆ سمعی هەرێمی کوردستان بۆ بەرقەراربوونی ئەو یاسایانی لە هەرێمی کوردستان هەن ئەوەی تریان بێگومان مەسەلەی سەرۆکایەتی هەرێم دەبێ ئەو کاتە چارەسەر بکرێ مەسەلەی قەیرانی دارایی دەبێت لێپرسینەوەی باشتر لە حکومەت بکرێ و سەرچاوی نەفت و داهات باشتر کەشف بکرێ بۆی معاشی خەڵکی پێ بدرێت نەوەکو معاش خەڵک بکرێتە کەرستەی ململانەی سیاسی و حزبی و پروپاگەندە بۆ هەندێک حزبی
تر کە بڵێنەوە خەتای حزبی ترە معاش نادرێەوە نەکۆ پروپاگەندانەی پارتیۆندی حزبی تر دەکەن دەڵێنەوە خەتای گۆڕان بوو کەەوە هیچ ئەسوە ساسی نیە شتێکی زۆر بێمە ناشە ئەو قسانە دەکرێت بۆیە کە پەرلەمانی کوردستان بەم دەستەی ئێستا سەرۆکاتیەوە کارابەوە بێگومان گۆڕانکاریی گەورەی لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر باشە بەس هۆکاری چی بوو کە کێشەکانی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم و لە قەیرانی دارایی ئێستا تەنان لەوە حیزبە سیاسیەکان کورت کراوەتەوە لە مەسلەی گۆڕین دەستەی سەرۆکایەتی و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە گۆڕینی ئەم دەستەیە ئەمە پارتیش لەسەر بەرنامەی دەکە و ئەو حزبانی تر دەیانەوە بە دوای پارتی بکەم من ئەوان بیر دەکەن وەگە ناوە لای بزنەوەی گۆڕان لای مەبەی زۆرێکوانە نەخێر قەزیەکە کورد نەکراوەتەوە لە سەرۆکایەتی پەرلەمان و گۆڕین دەستەی سەرۆکایەتی پەرلەمان قەزیەکە لە هیچ شتێکی تریش کورد نەکراوەتەوە بەڵکو قەزیەکە قەزیەیەکی زەقە و تەنها یەک قەزیە بریتێ لە قەزیە سەرۆکایەتی هەرێم زۆر باشە دواتر ئەگەڕێم بۆ لای بەرزێک دەرفەتمانە بوو مامۆستا گەر بگەڕێم بۆ لای بەرز سەبارەت بەوەی کە پێتان وایە ئێمە لە بەردەم چ ئەگەرێکدان بۆ کاراکردنەوەی پەرلەمانەوەی کە ئەم لایەنە بە تایبەتیکێتی و پارتی بگەنە کاراکردنەوەی پەرلەمان یاخود هەڵبژارن دەکرێت یاخود تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە کاک حەچیمەندێک ڕاستی هەن پێم خۆشە لێرانە بیڵێم مەسەلەی زۆر باسی کاراکردنەوەی پەرلەمان دەکرێت کاراکردنەوەی پەرلەمان کاتێک دەکرێتن کە دەستەی سەرۆکایەتی وجودی هەبێتن کە بۆ نمونە سەرۆکی پەرلەمان لەگەڵ جێگری پەرلەمان یان سەرۆکی پەرلەمان لەگەڵ سکرتێری پەرلەمان یان سکرتێری پەرلەمان لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان بانگێشتی پەرلەمانی کوردستان بکەن و بانگێشتی پەرلەمانتاران بکەن بۆ دانیشتنێکی ئاسایی یان نائاسایی بۆی کە دانیشتنەکە بکرێتن لەبەرەوەی بەڕاستی ئەمڕۆکە دەستەیەکی سەرۆکایەتی هەیە هیچ لایەنێک هیچ جیهەتێک ناتوانێتن بانگهێشتی فراکسیۆنەکان بکاتن بەبێ دەستەی سەرۆکایەتی و کۆبوونەوەیان پێ بکاتن ئەمن باسی یاسات بۆ دەکەم بەڵام باسی لایەنە سیاسیەکانت بۆ ناکەم کە هەموو یاساکانیان ژێر پێخستوون و هەموو یاسا بەرکارەکانیان لێخن کردوون و ئیشی پێ ناکرێتن لەبەرەوەی هەر دانیشتێکی لەو شێوازەی بکرێتن ئەگەر دەستەی سەرۆکایەتی بانگێشتی بۆ نەکاتن دەچێتە دانیشتێکی چوارچێوەی خارجی یاسا و قانون و یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان خاڵێکی دیکەم پێم خۆشە من وەڵامت بدەمەوە کە و پرسیارەت لە برای بەڕێزم کاک برزۆ کرد یعنی کاتێک کە پەرلەمانێک کارا بکرێتەوە بەڵام لە ژێر هەژمون و لە ژێر هەیمەنەتی لایەنە سیاسیەکان لایەنێکی سیاسیان دوو لایەنی سیاسی دابێتن و ئەو بڕیارە سیاسیانەی کە دەردەچن لە بۆ بەرژەوەندی تاکە شخصی و چەند خەڵکێک لە ناو ئەو لایەنە سیاسیانە پەرلەمان جێبەجێام کاتن ئەمنە و پەرلەمانە سەد یعنی قات دەخوازم کە نەبێتن و ئەو پەرلەمانە کە وجودی نەبێتن وەقەت ئامادەنیم وەکو پەرلەمانتارێک لە ژێر چەتری ئەو پەرلەمانە دابنیشم کۆبوونەوە بکەم کە ببێتە مای شەرمەزاری و مای عیبداری پەرلەمانتاران بەس بۆ ئەوەی بڵێن پەرلەمان کاراکرایەوە پەرلەمان کاتێک کارا دەکرێتەوە کاکە حەچیمی برا کاتێک کە خاوەنی ئیرادەی خۆی بێتن خاوەنی بڕیاری خۆی بێتن خاوەنی ئیرادەیەکی پۆڵایین بێتن کە لە خەڵکەوە لە خەڵکو جەماوەرەوە وەریگرتووە لەبەرەوەی بەڕاستی کاراکردنەوەی پەرلەمان ئەگەر ئەو لایەنە سیاسیانش دەیانەوێتن ڕووی سیاسی خۆیان سپی بکەنەوە دەبێت دەست هەڵگرن لە دەستێوەردانی پەرلەمان کە پەرلەمان تاکە سەرچاوەی یاسادانان و پەرلەمانە کە دەتوانێتن چاودێری دام و دەستگاکان و حکوومەتی هەرێمی کوردستان بکاتن بەڵام بەداخەوە ئەمڕۆوای لاتوە خەڵک دەڵێ بەس پەرلەمان کارا بکرێتەوە کاکە پەرلەمان ئەگەر خاوەنی قسەی خۆی نەبێ خاوەنی ڕادەی خۆی نەبێ ئیشاڵە پەرلەمان هەر نابینینەوە وجودیشی نامێنی لە هەرێمی کوردستان زۆر باشە بەڵام کام ئیرادەیە پێ دوایە لە کۆتاییدا سەر دەکەوێت ئەو ئیرادەی کە بەڕێز باز لەوەکە کە پەرلەمانێکی پەخراوە بێ باش لەوەی کە گۆرا لە حیزبەکان بێ یاخودەوەی کە ئێستا حیزبەکان کۆبوونەوەی لە سەر دەکەن یاخود قسە لە سەر دەکرێت کە پێویستە سەرۆکایەتی بگۆڕدرێت ئەمە قەناعەتم وایە ئیرادەی خەڵک سەر دەکەوێت و ئیرادەی خەڵکی چاکساز سەر دەکەوێتن ئەگەر هاتبا و ئەو لایەنە سیاسیانە بە تایبەتی ئەو دوو لایەنە سیاسی کە ئەمڕۆکە ئەتوانم بڵێ مەم زۆر جار گوتومە نە چاکە بەتەنێ بەلایەنێک دەکرێت نە خراپەش بەتەنێ بەلایەنێک دەکرێت هەردووچیان متتەفیقن
تەماشە مەکە لە ڕاگەیاندنەکان برادرانی یەکێتی چ دەڵێن پارتی چ دەڵێتن ئەمە قەناعەتم وایەوە ئیتیفاقێکی دوو قۆڵی هەردووک و تەوزیعی ئەدوار کراوە لەبەرەوە من قەناعەتم وایە گەر بیان توانی باە ئەو سیناریۆیی کە قەناعەتیان پێێتی بیان توانی بە ئەکتەری گونجاویان بۆ دانەبان لە مێژبوو ئیش و کارەکان ڕەها کرد بۆ ئیش و کارەکان تێپەڕاند بوو بەڵام ئەمڕۆ کە ئیرادەیەکی پۆڵایینی خەڵکەیە لە خەڵک و جەماوەر لە ڕێکخراوە جەماوەریەکان لە نەسیاسیەکانیش ئەمڕۆ کە هەمووی متتەفیق نین لەگەڵ ئەم شێوازی حکومڕانی و شێوازی دەوڵەتداری کە لە هەرێمی کوردستاندا دەکرێتن قەناعەتم وایە کە ئەو ئیرادەیە سەر دەکەوێت کە ئیرادەی چاکسازیە و پەرلەمانی داهاتوش بە قەناعەتی منەوە پەرلەمانێک دەبێت زۆر ئەکتیڤتر دەبێت لەو پەرلەمانەی کە ئێستا مەتەیدا دەش زۆر باشە کاک برزۆ ئەگەر بێمە لای بەڕێزت کاتشمان کەمەوە دو پرسە سەبارەت بۆی کە ماوەسەمەڕۆ ئاماژەی بۆ کرد بەبێ دەستی سەرۆکایەتی ئێستا پەرلەمان ناتوانێت کۆبێتەوە بەڵام ئێستا جێگیری سەرۆکی پەرلەمان هەمان ڕۆڵی سەرۆکی پەرلەمان نابینێت لە هەولێر ناتوانێت ئەم کارە بکات نەخێر بێت زۆرێک پەرلەمان پەخراوە ئیندارێتی ئەگەر جێگری سەرۆکی پەرلەمان لەو بینایە دەوام دەکەی سەرۆکەکەی کودەتای بەرامبەر کراوە بۆیە یعنی ئەم پەرلەمانە خۆی ئێستا تعلیقی کاروبارەکانی کراوە لە بەرەوەی پەخراوە ئەگەر هەندێک شوونی ئیداری و مالی جێگری سەرۆکی پەرلەمان بۆ خۆی بە پێی دەسەڵاتەکانی جێگرکە هەیەتی دەیکە ئەمە کەی کاروبارە یاخود تەجاوزی دەسەڵاتەکانی خۆی دەکات لە غیابی سەرۆکی پەرلەمان ئەوەش کارێکی ناساییە چۆن دەبێت جێگری سەرۆکی پەرلەمان تەجاوزی دەسەڵاتەکانی خۆی بکات بەڵام بە هەموو بارەکانی کار بکا کار نەکا سەرۆکە شەرعەکە دوور خراوەتەوە کەواتە ئەم پەرلەمانە پەخراوە بەڵێ یعنی ئەو بە پێی یاسا ناتوانێت ئەو کارە بکات جێگری سەرۆکی پەرلەمان کام کاریان من ئەوەی کە ئێستا کاروبارەکانی پەرلەمان ڕادەپەڕێنێت و زۆر جا بڕیاری دەرکردووە بە ناوی نەناوکو باسمان کرد جارێ پەرلەمانی کوردستان پەخراوە پەرلەمانی کوردستان پەخراوە و لە حاڵەتی ئاسایی پەرلەمانیشدا سەرۆک جێگر سکرتێر بە پێی یاسا و بە پێی ڕێنماییە ئیداریەکان هەر بوو بە پێی پەیڕەوی ناخۆی پەرلەمانیش دەسەڵاتیان دیاری کراوە بەڵام کە سەرۆکی پەرلەمان لێرە نەبێ هەر ئیشێک کە ئیشی سەرۆکی پەرلەمان بێت جێگری سەرۆکی پەرلەمان کە لە پارتیە و ئەمە بە فرسەت بێنێ و تەجاوزی دەسەڵاتەکانی بکات بێگومان کاری نایاسایین ناچێتە چوارچێوەی کاری شەرعیەوە چونکە دەسەڵاتەکانی خۆی تێدەپەڕێن و تەجاوزی دەکات بە هیچ جۆرێک هیچ کارێک لە ئەساسدا کار و دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان بێ و جێگرەکەی بەکاری بێنێ تەجاوزی بکات بێگومانەوە کاری نایاساییە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز برجۆمەدی سەرۆکی فراکسیۆنی گۆران کە لە هەولێرەوە لەگەڵ ماویەوە زۆر سپاس بۆ بەڕێز مەروان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە سوێرانەوە لەگەڵ ماوی سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خاتان